ولولا دموع الفراق ما كانت عزة الفتح. ئەگەر فرمێسک ڕشتنی کاتی جیابوونەوە لە مەککە و لە زێدی خۆی و لە ئازیزانی لە گۆڕی خاتو خەدیجەی هاوسەری بە وەفای کە گۆڕەکەی ئەویشی لە مەککە بەجێهێشت، ئەگەر ئەو فرمێسکانە نەبوونایە سەرکەوتنی فەتحی مەککە بە چاوی خۆی نەدەبیندرا. بۆیە ئەو فرمێسک و ئازارانە کە ڕواڵەتەکان ناڕەحەتی بوو لە پشتیانەوە ئیحسان و ڕەحمە، ئەو پەڕی چاکەی خوا و ڕەحمەتی خوا بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. والله بۆ ئێمەی ئومەتی ئەو خۆشەویستەش صلی الله عليه وسلم خوای گەورە لەسەر ڕێبازی ئەو بەردەواممان کە ئەگەر ئێمە بە پاکی بژین وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، خراپەمان بۆ کەس نەبوو بێ ئەو ناڕەحەتیانەی کە دێنە ڕێگامان ئیلا لە کۆتاییدا چاکەیەکی زۆری خوا بە چاوی خۆمان دەبینین، ئەمجا بۆمان دەکەوێت بە دەردەکەوێت والله ئەوە ڕەحمەتی خوا بوو لەگەڵماندا. کەواتەوە مەزانن هەر کەسێک تووشی نەخۆشیەک بوو، تووشی زەرەدێک بوو، تووشی شکستێک بوو، تووشی گرفتاریەک بوو، ئەوە خوا ڕقی لێیەتی، ئەوە خوا تۆڵەی لێ کردوێتەوە. جۆری یەکەم ئازار و ناڕەحەتی و گرفتاریەکانی ژیان خۆشەویستان بریتیە لە ئیحسان و ڕەحمە، چاکەی خوایە. خوا دەیەوێت چاکەیەک لەگەڵ بکە، ئەم چاکەیە ناکرێ حتا تووشی ئازارە نەبی. ئێستا گەنمێک دەنکێک گەنم بڕواتان هەبێ هەتا نەیخیتە ژێر خاکەوە، تا نەیکەیتە ژێر ئەو تاریکیەوە گە دەنکێک گەنم کە هەستیشی هەیە، هەتا ئەو کەرسەگە گەورانە بەسەریان نەکەون، هەتا لەو لە ڕووناکی زەویدا بۆ گوڵە دەنکێک گەنم بۆ خۆی لە هەوایەکی ئازادا بووە. ئەگەر قسەمان بۆ بکات لە خوایە بێ من چیم کردبوو ئەم کەرسەکە گەورە بەسەر مالەکاتی جوودکردنا باری، تاریکاییم کەوتمە ناو تاریکاییەکەوە هەناسەم لێ بڕاوە. بەڵام هەر دوای چەند مانگێک سیر کە ئەمە دەبێتە ڕەحمەت بۆ ئەو دەنکە گەنمە، چەکەرە دەکا، سەوز دەبێ، بەرز دەبێ، لە زیاتی دەنکێ گەنم ئەبێتە 7 گۆڵ، هەر یەکەی 100 دەنگ بگرێ ئەکاتە 700. ئەمجا ئەو گوڵە چەند شانازی بە خۆیەوە دەکا. سیر دەکا ئەم تاریکی ژێرزەویە بۆ من بوو بەو بەهارستانە، ئێستا هەموو خەڵک دەستم بەسەرادێنێ هەموو شانازی بە بوونی خۆمەوە دەکەم، بەخوا هەر یەکیش لە ئێمە ڕۆژگارێک ئەبێ بکەوێتە تاریکێکەوە. بەڵام ئەو تاریکە وەکو دەنکە گەنمەکە وایە بیزە بەدوایە، وەکو تاریکەکە دەکەوێت ژێر تاریکێکەوە هەر ئارامیەک بگرە و پەیوەندی خۆل لەگەڵ خوا بەهێزکە و ڕوو لە خوا بە و وەکو دەنکە گەنمەکە چاوەڕێ ڕەحمەتی بارەکەتی ئاسمان بەسەر تا بارێ بارانت بۆ دەبارێ، ڕۆژە شانازی بە خۆتەوە دەکەی، تۆ بەتەنیا نامێنیتەوە. ئەمجا هەز دەکەی ئەگەر بێت و ئەو تاریکەی ژێر زەوی نەبوویایە ئەو باڵا بەرزە لەسەر زەویدا نەدەبوو.